بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. أركان إسلام ديارك بينزن پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي بني الإسلام على خمس. إسلام لسر بينز بايا بنيات رايا شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت لمن استطاع إليه سبيلا. هي كم ركن كركن نطقة يعني جو كردنا بلا إله إلا الله وشهادتنا بلا إله إلا الله وبمحمد رسول الله. طبعا هو متداخل لسر أركان إيمان كإيمان بالله لو بتفصيلي باسي مسألة إيمان بالله من كرديا ليرة تنها باسي هندك لا حكم كاني شهادة لا إله إلا الله محمد رسول الله دكي كاتا بيش أو بتسينا مسألة شهادة لا إله إلا الله محمد رسول الله بزاين أو إسلاما لقر إيمان جياوازيان سيا إسلام زياتر كاتي كبيك وباسكران إسلام أحكام الظاهرية كان كبا أشكرا أنزام لدرين بلام إيمان لا يعني ضلو درونو باطنية زاروي أجر جياواز بن بمعنى يكتريش دين بلام كبيك وباسكران أو لا يعني باطني دقريتو إيمان إسلاميش لا يعني ظاهرية كي دقريتو كاتا أو كسي كوا بڵێ ئەمن لە دڵ و دەروونەوە باوەڕدارم دەبی بە ئاشکرا لە کردەوەکانی لێی ڕەنگ بداتەوە. یەکەمیشتیش بەوەی کەوا نوتق بۆ دوو کەلیمەی شەهادە بینیتن لەوەی ببیتە موسڵمان و ئیسلام ببیتن. اینجا شایەدی لا إله إلا الله محمد رسول الله دەبی لەسەر هەموو کەسێکی واجبە لەوەی بێتە ناو ئیمان کاتێکەوە مانعك نبي لوي مانع أو مثلا كابرا لاڵ بيتن قسەی پێ نتواني نطق بەو کەلیمەیە بکاتن یانیش زۆری لێ بکرێتن إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان هەڕەشەی کوشتنی لێ بکرێ لە دڵەوە ئیمانی هەبی مانعك هەبی ئەگەرنا هەر کەسێک هیچ مانعك نەبی لێی قبول ناکرێ برێ لە دڵەوە ئیمانم هەیە نطق بەو شەهادەیە نەکە ئەوە حکمی کوفر و نیشانەی کوفرە لەسەری و هەر کەسەکیش ئەو شەهادەیەی بینیتن ئەوە لە ئاشکرا و لە ڕووی دەرێەوە ئەمە بە موسڵمانی دادەنێن و ئەحکامی موسڵمانانی لەسەر جێبەجێ دەبیتن ئەگەر شتێک نەکاتن کە هەڵوەشێنەرەوەی ئەو شەهادەیەی بیتن و هەر کەسەکیش ئەو شەهادەیە نەینیتن ئەوە ئەحکامی ئەهلی کوفری بەسەردا جێبەجێ دەبیتن و نهێنیەکانیش ئەوە لای خودایە سبحانه وتعالى ئەوە ئیشی ئینسان نییە قسەی لەسەر بکە. بەڵام ئێمە حکم لەسەر کەسێکی دەدەین کە بە ظاهر نوتقی بە شەهادەتەین هینایە دەڵێن ئەوە موسڵمانە ئەوی بە ظاهر نەی هینایە دەڵێن ئەوە کافرە لێی بێدەنگ نابین بێ وەڵا نازانم نە کافرە نە موسڵمانە و خوا بەخۆی باشتر دەزانێت. ڕاستە خوا بەخۆی باشتر دەزانی بەڵام خوای گەورە داوای کردیە کە کەسێک ئیعلانی ئیسلامەتی بکە بە موسڵمانی دابنین و مەجموعە ئەحکامەکی لەسەر جێبەجێ دەبی و ئەوەی ئیعلان ناکاتن ئەوە بە کافر حیسابە و مەجموعە ئەحکامەکی ئەهلی کوفری لەسەر جێبەجێ دەبیتن. كاتش دري شهادة لا إله إلا الله محمد رسول الله. لا إله إلا الله بو معنايك لا إله مستحق للعبودية إلا الله. هز پروردگارك نيا لا معبود بحق لا معبود مستحق للعبادة إلا الله جل جلاله. هز إلهك نيا پروردگار پرستراوك نيا كشايستي پرستر بيتن إلا ذات الله نبي جل جلاله. لو إلهي مزيف بنا حق هنا كذا پرسترين وبإلهي اندزانن بلام إلهي حق كشايستي پرستن بي إلا الله جل جلاله. محمد رسول الله شلو لقري اقتران كراية وإيمان تاو نبي تاو نبي چونكاتو كدري لا إله إلا الله دري هيت معبودك نيا كب پرستري وشايستي پرستن بيتن إلا الله نبي جل جلاله. باشا أو عبادته كتنها شايستي الله أمن كو أنزامي بدم هربا هوا آرزوي خوم كسك بيتن بين بريتن أو ري بازك أوها عبادتك نا أمن شايدي دبك محمد نيردراوي خدايا واتا عبادت لو بوشيوية ذكري كمحمد عليه الصلاة والسلام للان الله جل جلاله لبو ميهينها
بمتابعي پیغمبري عليه الصلاة والسلام لو أودو كلمة تواوكاري يكترن بتنه بلا إله إلا الله بروانا بيتن كسبر إيمان بخواي هي بلام إيمان ببيغمبرين عليه الصلاة والسلام إيمان بخواي كت ولا أو برسن عبادتك لستسر عبادة شيء ذكي أجر بيغمبرك للا خواي جورو لو ننيريتن لو كامل نبي بيك ونبي وشيء لا إله إلا الله لدو بش بيك ده بشي نفي بشي إثبات لا إله أتو النفي ذكي نري ذكي رتي ذكي وكهيت خدايك هبي شايستي پرستن بي أبي بيز قال الله جل جلاله هرشتك دا پرستيتن حمو يدري أو باطلة ومن يكفر بالطاغوت بيز قال أخوائي قولا هرسي دا پرستيتن بي كافر دبي باورم بينيا شايستي پرستنينا بري ملي دبي أو حقيقتي بيامكي باشان كدري إلا الله إثباتي أو إذا كي تنهى الله جل جلاله شايستي أو پرستنيه كواتا لا إله إلا الله إخلاصا كتنها خوا پرستنا محمد رسول الله متابعيه كالأسر أو ريخ وايدا پرستم كنيردراوي خدا محمد عليه الصلاة والسلام لبومي هنايا وأوج دعوي همو بيغمران بو عليهم الصلاة والسلام كتنها خوا پرستيا وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون الله لا إله إلا هو الحي القيوم أو الله جل جلاله بناء صفات كاني كرون كرايته بو نوعي أمد بناس بو أسماء صفاتاني كهاتية كالحي القيوم السميع البصيرة حتى دعائه بناسي إيمان وكباس ما كرتنها أو نيك بدل بيتن أجر مانعك هبي أو ضل أساسا دعاء ببي مانع دبي للزمان ولا كردوش رنگ بداتو لو زانان وبيناسيان كردين فرميتين التصديق بالجنان والقول باللسان والعمل بالأركان أبي بدل هرسي خواي جورا هنايتي براستي دابني وبزمانش داني بي دابني وب اندامكانش كارو كردوي بيبكي وبرباوري أهل السنة والجماعة أبيك يزيد بالطاعة وينقص بالمعصية بطاعات تاك كاريكان إيمان زيادك وبجناح كم دكات ووكو زور سلف بتعبير شيدي كذا أمر الإيمان قول وعمل يزيد بالطاعة وينقص بالمعصية وكاتش كدري مسلمان بون وإسلام بون لزمان عربي إسلام واتا استسلام تسليم بون ومعناه أودية ملكتزبون جيرايلي كردن لبو فرماني خوا سبحانه وتعالى كاستسلام أمري خوابي بتاشي دابني وتنها أو ببرستي و هركسشي كوا بيباور بيتن حتى أودو شهادي بأشكرا نينيتن ما دام مانع نبيتن حكمي مسلماني بسر ناس بيندري وكا كسشي شويستي مسلمان بيتن بودو كلمة دبيت مسلمان أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله وعلماء فرموتيان حتى أجر أو نتقشينينا نواجي كرد بإيمان بيبون لي لبرو لنا وتحياتي أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله لبي رابو شاهدي هناني دبيتا مسلمان وواس سنة عندك فرموتيان واجبة كشاهدي هنا باشان خوشي بشوا غسل إيمان هنا كإيماني هنا بتي خوي بشوات وهر كسشيش لا من دالي مسلمانا لدايق بوبيتن لداكو بابي مسلمان او هرب مسلمان حسابه حكمي مسلمانياتي له انزام لسر زيبت زي دكري بمرزي اوي كوا بيتواني او ايمانا شتشينكا كحالي بوشينيتوا هل بوشين لو كان ايمان سنكا ايماني انساني هل دوشينيتوا وكسك كافر دكاتن اوي كوا بري باور منيا بيكك لو شتاني كثابت لكتاب إخوائي قولي يعني لحديثي الصحيح بيغمبر عليه الصلاة والسلام بزاني كصحيحة ودان بنية كصحيحة بلام رتي بكاته بري بروان بينيا يعني بري أو خرابة يعني بري أو ناقون زي لقر عقلي ونو رتي بكاته أو إنسان كافر دبي بي يعني عندك عمل هي وكو سوزدي لبو صنمي بباتن وكو عبادة سوزدي لبو با يعني إهانة يعني تحقير سكاتي برانبر بوشتي بكا كخوار رزيدنا
لقرآن پیغمبر عليه الصلاة والسلام لآيات كاني لحديثي پیغمبر صلى الله عليه وسلم يعني بقشتي سكاتي بشريعة إسلامي بك بپیغمبران وبملائكة وبأمر نهي كان بك بفرض ديني كان بك أو أنا هميان كفر يعني لفظة كفر بكاربيني تنكا رد كردنوي أو بك خواي قول سبحانه وتعالى بآشكراء يعني نكشتيك اختلافي تيدابيان أو بتأويلك وبنوع ديك وبريه شتيك آشكراء وتأويل هالناقري يعني حقيقتي خوي دري أمن مبستن بيه تأويلك نية أمن باورم بنويج نية باورم بروجي نية باورم بيغمبري نية عليه الصلاة والسلام يعني باورم بويني موسى بيغمبر بكاتك القرآن ثابت وكأو بيغمبره اشتك واضح على الدين الرتي بكاتوا أو بيكافر دبيتن بلام أقر اشتك قماني هالقرد قوت ينبا معناها كم ليك دايتوا أو معناها راستا غلطة أما لو يرون دكينو بلام مادام تأويلك هي تأويلكش اشتكنية كحربري هريتي ناتي ريتي تيدا سيتن هنجيني كذا بي حكمي كفري إنسان خوي لي بباريزيتن تنها لمسألة تكفيري إنسان دبي حذر بكاتن أو حكم غلطين دا بلان بمعنى أوشنية كتكفير حكمة شرعية كسك كفرة واضح وآشكرا يكر كريتي ناتي لغيري وي أو دبي بكافر دهب مريتن لو نموناني كأما باسمان كردن ككفري صريح وبواحد كاتلو نوع كفر الصريح أنا إنسان دبي بكافري دابني لشتيدي كبيويستا إنسان اجتهادي تدابكا ونظري تدابكاتن دبي أوي لو قري له عالمي خوي لو قاضي شرعي مسلمانا كابراي داني شيني بزانا الشروط كاني كفري لسرجي بزيبوا وموانع نية أو ليكولينوي دبي أو كسي أهل اجتهاد وأهل علمي دبيتن لو يخلشي دي لو نية بها وكبري بهوا آرزوي خوي وبأساني قسلو بابتي بكاتن لكسشي مسلمان كشتشي ل رودة داتن كواجماني أو إلى ذكر كفر بي وأوج دبي هتا مخرجها بيتن بلو مخرجي باش إنسان لقى المسلمان تعامل بكاتن لو أصل لمسلماناتي يقينا دبي كفر تشيج بكاتن بيقيني لو يقيني إسلامتي كي هالوشيتو بشك هلنا وشيتو اليقين لا يزول بالشك بشك وجمان آية كافر بوا يعني مسلمان بوا إسلامتي يقين هلنا وشيتو أو دبي أما أوي باش تبيني بك أو وكو ركنية كمك لا إله إلا الله ومحمد رسول الله شهادي دانا بودو كلمة الركني دوم كما تفصيل بسين ناوي ركني نويجا الصلاة نويش عمودي أو دينية عمود الدينة وقرين كترين ركن لركن كان لباش شهادي داني كبيويست همو مسلمانك أنزامي بدا وبيغمبر صلى الله عليه وسلم أمري كردي لحفصالي 8 إنساني لحفصالي 8 أمري بيبكري لدى صالي لي بدريتن لباشوي لسري واجب دبيتن لباش بلوغي أقر نويجة شيتسو بيقريتوا أو لسر خوي دبي ولكاتي دياري كراويش داندرا بينس نويج لشو روجتي كذا فرمي إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا هذا فرمي وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة وذلك دين القيمة ولها محالة شيء مسلمان دبي نويجب كان لنا خوشي للسفري لا حتى أجر لسر بشت كتبه تزولة شي بينا كريتن بس خيالي خوي دابيني يعني بحركاتي تساوي بيتن بجويريت وانا دبين ويجي خوي بكاتن تنها آفرت لكاتي كوا توشي سوري مانغانا دبي خوي قورا عزري دايا لو كاتي كوا نويجي نكاتو وبيوستي با جيران وش نبيتن أو تنها حالته كلي بدرة طبعا أحكام كاني نويج وكو لاني فقهي باز دكريتن أما ليرا أو تركيزي لسر دكين لاني الروح حكمة كان نويجة فقهي عندما كان بقو فقهي قلبي يعني لرو يضلوا درونا وأما دبيتشون تعامل لقر نويجي بكين الروح نويج خشوعة كأخواي قولة فرمي قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون أوانا سركوتون كبرواداران أوانا لنويجة كان خاشعا بملكتي بدل نرمي لبو خواي قولة سبحانه وتعالى
نوێژ دەکەن بە سکوت بە خضوع لە بۆ ئەو خودای سبحانه وتعالى نوێژ دەکەن لەبەرەوەی ئەگەر دڵەکی خاشع لە بەرامبەر خوای گەورە ڕابوەستی و ئەو عیبادەتە ئەنجام بدە ئەوە ئەندامەکانیش هەمووی تابعی ئەو دڵینە خاشع دەبن. ئەو شتانێک کە یارمەتی ئینسانی دەداتن لە بۆ ئەوەی نوێژەکەی خاشع بی چەند هۆکارەکن. یەکەم دەستنوێژێکی باش بگریتن، دەستنوێژێکی باش بڕێک و پێک بگریتن، نەک دەستنوێژێک بیتن کە بە پەلە بیتن هەندێک شوێن لەبیر بکاتن. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ من توضأ نحو وضوئي هذا ثم صلى ركعتين لا يحدث فيهما نفسه غفر له ما تقدم من ذنبه. لەلای سەحابەکان دەستنوێژێکی ڕێک و پێچی هەڵگرت بە هەموو سونەتەکانەوە، فەرمی ئەوی ئەو دەستنوێژەی هەڵبگری بە چاچی ئەوها و نوێژی بکاتن. یەک لە هۆکارەکانیش ئەوەیە هەتا هەوڵ بداتن هەتا پێی دەکرێتن فکری لەسەر نوێژەکەی نەڕواتن. ڕاستە فکری ئینسانی هەر بەلایەکیدا دەڕوا، بەڵام نابی لە دوو ئەو فکرەی بڕواتن کە بەبیری هاتەوە زوو بێتەوە سەر ئەوەی کە ئەو لە بەرامبەر خوای گەورەیە و مناجات دەکا و فکر لە نوێژەکە و لە ڕاوستانی لە بەرامبەر خوای بکاتەوە، ئەوە خوای گەورە بەو نوێژەی لەو ئینسانەی خۆش دەبیتن. هۆکاری دووەم کە یارمەتی دەرێ لەسەر خوشوع ئەوەیە کەوە حەقیقەتی دنیا و حەقیقەتی ئەوەی کەوە مەتاعی غڕورە و کاتیە و حەقیقەتی ئەوەی کەوە بەرامبەر خوای گەورە سبحانه وتعالى ڕاوەستایە و ڕۆژی قیامەت هەمیشەیە، ئەوەی دائیمەن بەبیر بیتن کەوە ئینسان دروست کرایە لە حەقیقەتدا لەوەی عیبادەتی خوای گەورە بکاتن. مەشغوڵ بوون بە دنیاە ئەو شتێکی لاوە چییە؟ لەوەی بخوا و بخواتەوە. ئەسڵی حەقیقەت لە بۆ ئەو جەستەیە نیە، لە بۆ ئەوەی ئەو لە بۆ خوای بژی سبحانه وتعالى. ئەسڵەن وەزیفەی ئینسانیە ئەگەر لە زوعفی نەبیتن کە لەوەتەی خوای گەورە خەڵقی دەکات تا دەمری هەموو دەبێت لە عیبادەت دابی، بەڵام خوای گەورە لەبەر زەعیفیمە لەو پێنج کاتەی لەمە ڕازی بووە کە ئەو پێنج کاتەی عیبادەت دەبا ئەو پێنج کاتەی خۆمان یەکلایی بکەینەوە لە بۆ ئەو عیبادەتەی و بزانین ئەمە دەگەڕێینەوە لای خوای سبحانه وتعالى و ئەو مەشغوڵیەتەی دنیاە هیچ نییە و هەردێ و چەند ساڵەکە و دەڕوات و هەمومان لەبیر دەچی. لۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ إذا قمت في صلاتك فصل صلاة مودع. کاتێکە لە بۆ نوێژ هەستای نوێژی کەسێکی بکە کە ئاخیر نوێژیتی و دنیا بەجێ دێریتن، بەو نەزەڕە و بەو فکرەی دەست بە نوێژت بکە، ئەوە یارمەتی دەرت دەبیتن، زۆر دەرت متعلق مەکە بە دنیاە. سێمین اختیار المەکانی والوەقتی المناسبین، کات و شوێنی مناسب هەتا پێت بکرێ بە جەماعات لەگەر موسڵمانان بکە، ئەو وەقتە زیاتر یارمەتی دەرتە لەسەر خوشوع. لە شوێنەشی بکە هادی بیتن، زۆر دەنگە دەنگ و ژاوەژاوی لێ نەبیتن، لە ئەوەلەکانی کاتی خۆی بیکە، تەخیری مەکاتن. لە ئەوانەش هەر هەمووی یارمەتی دەرەکانن. یان لە کاتەچی بیکە مەشغەڵەت نەبی. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی لا صلاة بحضرة الطعام ولا أن يدفعه الأخبثان. نوێژ لەو کاتێکەوە ئینسان برسی بی و خواردنیش حازر بی با لەو کاتەی نوێژەکەی نەکاتن، یان لەو کاتێکەوە ئینسان تەنگاو بیتن لەو کاتەی نەکاتن با خۆی قەزای حاجەتی خۆی بکاتن، ئەو جا نوێژەکەی وا بکاتن کە مێشتی لەسەر شتێکی زۆر مەشغوڵ نەبیت و نوێژەکەی بە پەلەپەل و بە خراپی بکاتن. چارەمین ئەو کەسێک کە نوێژ دەکات بزانی بەرامبەر خاڵقی عەظیمی خۆی ڕاوەستایە، مناجاتی لەگەرەوی دەکات، گفتوگۆی لەگەر ئەو خاڵقەی دەکات سبحانه وتعالى. ئەو جوابی دەداتەوە کە دەرێ الحەمد لله رب العالمین، خوای گەورە جوابت دەداتەوە. حەمیدەنی عەبدی الرحمن الرحيم أثنى علي عبدي مالك يوم الدين مجدني عبدي أثنى علي عبدي إياك نعبد وإياك نستعين هذا بيني وبين عبدي. مناجاته گفتوگۆیە ئەو خالق عظیمە بە گەورەی خۆی عەبدێکی ضعیف گفتوگۆی لەگەر دەکات، وەکو مەلیک الملوک، مەلیکەکانی دنیاە دەبێت و وەختەچی وەرگری بە هەزار واستە کە بچی ئەگەر بگێ لە بەرامبەری ڕاستی قسەچی لەگەر بکەی، بەڵام ئەو مەلیکە ملك الملوك خالقه سبحانه وتعالى دەفەرمی ئەی عەبدی من لە هەر وەختەشی ئەتو ڕووم تێ بکەی و برێ الله ئەکبەر دەست بە نوێژی بکەی، ئەمن ئامادەمە و ڕوت تێ دەکەم. ئەتو یادی من بکەی، باسی من بکەی، ئەمن باست دەکەم. کەواتە ئەو حەقیقەتانە ئینسان ئەگەر لە بیری بی ئەو جا دەزانی نوێژ بەڕاستی تامی لێ دەکاتن، ئەو جا دەزانی کەوا ئەو نوێژە گفتوگۆیە لەگەر خوای گەورە و خوشوعی لە بۆ
دروست دەبیتن. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ فإن هو قام فصلى فحمد الله وأثنى عليه ومجده بالذي هو له أهل وفرغ قلبه لله إلا انصرف من خطيئته كأيئة يوم ولدته أمه. كات إنسان أجر نوێژێکی وا بکە سوپاسی خوا بکە و تەمجید و بەبەرزی ڕابگریتن و دڵی لە شتی دی لا بداتن هەر لە بۆ خالقی سبحانه وتعالى دڵی یەکلای بکاتەوە ئیلا خوای گەورە لە گوناحەکانی خۆش دەبی وەکو ڕۆژێکەوە لەدایک بووە. و پێنجەم ئینسان حەریص بی لەسەر نوێژی زۆر بە پەلە نەکاتن بە لەسەرخۆیی بکە کاتی بداتێ لەبەرەوەی عەزەلە بوون خشوعی نوێژی دەباتن. کەسێک هاتە لای پێغەمبەر هات لە حضور پێغەمبەری صلی الله عليه وسلم نوێژێکی بە پەلەی کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ارجع فصلي فإنك لم تصلي. بگەڕێەوە نوێژەکەت دووبارە بکەوە لەبەرەوەی نوێژەکەت دووبارە نەکردەوە. وەلەکن سعیدی کوڕی موسەیەب کەسێک نوێژی دەکرد زۆر گەمەی دەست و حرەکاتی دەکرد و دەستی بە ڕیشی دادەهینە فەرمووی إني لأرى هذا لو خشع قلبه خشعت جوارحه. فەرمووی وای دەبینم ئەو کەسە ئەگەر بەڕاستی دڵی خاشع بیتن دەست و جەوارحەکانیشی خاشع دەبیتن ناتانی هەندە ئەو حرەکاتانە بکاتن. یەک لە یارمەتی دەرەکانی دی ئەوەیە کەوا ئینسان حرەکەی زۆر نەکام بەشتی دەوروبەری مەشغوڵ نەبیتن. هۆکارەکی دیکە لە یارمەتی دەرەکان ئەوەیە کە تەفەکر و تەدەبور بکاتن لەو معنایانەی کەوا چییە ئەوە نوێژەی دەکاتن. هەمووی معنایە هەر لە الله ئەکبەری دەست پێ دەکاتن دەرێ خوای گەورە لە هەموو کەس گەورەترە کەواتە هەر مەشغەڵەتی دنیا هەیە وەلای دەنێم ئەو مناجات و عیبادەتە لە خوای گەورە لە هەمووی گەورەتر کە دەستیشی بەرز دەکاتەوە ئەو مەشغەڵەتی دنیاە لە پشتە خۆم بەجێ دێرم دێمە ناو نوێژێ لە بەرامبەر خوای سبحانه وتعالى کەوا نوێژ گەورەترین مەشغەڵەتە گەورەترین ئیشە گەورەترین وەزیفەیە ئەمن جێبەجێ دەکەم ئەوانی دی هەر هیچ نییە تا مێشکم پێوە مەشغوڵ ببیتن وە کە دەستت دادەنێ ئەوە هەموو معنای خۆی هەیە کانەمەکو کەسانێکەوە عبدن لە بەرامبەر گەورەی خۆیان و سەییدی خۆیان دەرێن ئەمە دەستمان لۆت لەسەر سینگە حازرین ئەتوچ ئەمرمان پێ بکەین کە ڕاوەستای یعنی ئەمە ڕاوەستاینە لە بەرامبەر چ ئەمر دەکەی جێبەجێ دەکەی وەکە فاتحەی دەخینی هەمووی معنایە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين تەنها خالقك کە سوپاسی بکەم ئەوەیەکەوە پەروەردیگاری هەموو جیهانیانە فکری لێ دەکەیەوە اینجا دەرێ ئەو خالقە باشە ئەمن کو بتوانم عیبادەتی بکەم مادام خالقەکی هەندە گەورەیە دەرێ الرحمن الرحيم الرحمن الرحيم ئەو خودایە سبحانه وتعالى خودایەکە خاوەن بەزەیی زۆر فراوانە بە عیبادەتێکی کەم لێت ڕازی دەبیتن پاشان دەرێ وڵای مادام هەندە بەڕەحم بی ممچینە ئەگەر چش نەکەم لێم خۆش بینا مالیکی یەوم الدین دەبی چاکە و خراپە حیسابی لە بۆ بکەی کەواتە لە نێوان ڕەجا و خەوف دابی ئەوە وات لێ دەکاتن کە لە نێوان ڕەجا و خەوف بووی هەنجینێکە بڕیاری عیبادەت دەدەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین طبعا ئەوە بە وردی و بە تەفسیلی فاتحە دەیەوێتن کە ئینسان فکری لێ بکات تەدەبوری لێ بکات معنایەکانی وەربگریتن کە مانای ئەو کەلیماتە کە لە هەموو نوێژەکی پێویستە دووبارە ببیتەوە ئەو سوورەتە ئەخر ئەو حەقائقی زۆر گەورەی تێدایە کە ئینسان دەبی تەدەبوری تێدا بکا و تەفەکوری تێدا بکاتن کە ڕکوع دەباتن تعظیمە ینی من خۆم سەمێنمەوە تەنها لە ئەو ئەڵڵای ئەمنی خەڵق کردیم دۆ غەیری خۆم ناتسەمێنمەوە هەرچی ئەو ئەمر بکا من زەلیلم کە سوزدە دەبەی ئەو پەڕی خۆچەمانەوە ئەو عەقڵ و فکرەی کە من شانازی پێ دەکەم ئەو سەرێک کە من شانازی پێ دەکەم لۆ ئەو خودایی لەسەر زەوی دادەنێم ئەو پەڕی زیلەت نیشان دەدەم لۆ ئەو خودایی لەو پەڕی زیلەتی ئینسان لەو پەڕی نزیکی دەبی لە خوای سبحانه وتعالى کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد نزیکترین کات کە عەبد لە پەروەردیگارەکەی نێزیک بی ئەو کاتەیە کە لە سوزدەدایە لۆی سنەتە کە زۆر دوعای تێدا بکرێتن کەواتە تەفەکر لە معنایەکانی نوێژێ لە الله ئەکبەری دابەستن تا سەلامدانەوەی هەمووی معانیە هەتا سەلامدانەوە کە ئینسان نوێژەکەی دەکاتن سەلامی لای ڕاست و سەلامی لای چەپ دەداتەوە معنای چی یعنی ئەمن لە بابەینی خۆی خوای خۆم وەکو برێ ئیسلاحم کرد چونکە نوێژ وەکو ئەوەیە کەوا جیهازێک پێویستی بە چاکردنە ئەو بیت و سیانە بیتن ڕۆژانە ئەو جیهازەش چێ پێی چا دەبیتەوە هەر ئەو خالقەی خەڵقی کردیە بەخۆی
چای دەکاتەوە ئەو دڵە لێڵ دەبیتن پێویستی بە سافکردنەوە دەبوو وەکو لە حەدیثی صحیح هاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی نمونەی نوێژکردن وچی کەسە چیە ڕۆژانە 5,000 لە کانیاوە چی ڕۆن خۆی بشواتن ئایا ئەو هیچ پیسی پێوە دەمینێ بەو نەوعی کەسێک لەو ئەو نوێژانە دەکا ئەو پیسی و لێڵیەی کەوە لە ژیانی ڕۆژانە تووشی دەبی زوو دێ خۆی ساف دەکاتەوە خۆی سیانە دەکاتەوە خۆی ئەبدێت دەکاتەوە بەو نوێژکردنەی لە بۆ خودای سبحانەه وتعالى اینجا ئینسان کە سەلام دەداتەوە خۆی ئەبدێت کردەوە کە نەما دەرێ ئەی خەڵچینە ئەم گۆ لە دەستم سەلامەتن هەرچی لە دەستە ڕاستمە ئەوی لە دەستە چەپمە لە دەستی من سەلامەتن لۆیە نوێژ دەبیتە هۆی ئەوەی ئینسانی دوور بێخیتەوە لە خراپە و لە تاوان ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەو نوێژە دەبیتە هۆی ئەوەی کەوە پاش نوێژەکەی بە گوێرەی ئەو وعدەی لەو نوێژەی دات کە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینە بە گوێرەی ئەو نوێژەی لە ژیانی ڕۆژانە و لە معاملە و هەڵس و کەوتت بجوولەیەوە ئەگەر وات کرد ئەو وەکو ئەوێ بەردەوام بی لە نوێژەکەی وەکو خوای گەورە دەفەرمی الذين هم عن في صلاتهم دائمون ئەوانەی لە نوێژەکانیان بەردەوامن هەندێک لە زانایان وا تەفسیری دەکەن کەوا لە نێوان نوێژەکانیان لە عیبادەت و لە چاکەکاری و بەردەوامن و خۆیان لە خراپە دەپارێزن کە ئەنەما ئەوە هەمیشە لە نوێژدانە ئەو کەسانە کەواتە ئەو معانیانە زۆر مهمە ئینسان لە نوێژ تێبگات و لە حەقیقەتەکەی بزانێ وە چارەمین یان یەک لە هۆکارەکانی دیکەش ئەوەیە کەوە ئینسان بە دەنجی خۆش لە قورئان خوێندنەکەی بەدەنجی خۆش کاتێکە سەڵاتەکان جەهرینە بیخینیتن و بەڕەوانی بیخینی حرفی قوت نەداتن ئەوانش کە یارمەتی دەرە و هەروەها قورئانی زۆر لێ بخوێنیتن لەوەی ئەو قورئان خوێندنە تەدەبوری تێدا بکاتن بە تایبەتی ئەگەر بەتەنێ بوو با قورئانێکی زۆر تێدا بخینیت و زۆر ڕابوەستیت و فکر لەوانە بکاتەوە و هەروەها حەریص بی لەسەر ذیکر و دوعایەکان چەندان دوعا هەیە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وارد بووە لە وەختی ڕکوعی دەکرێت لە وەختی سوزدەی دەکرێتن لە تەحیاتی کۆتایی دەکرێتن حەریص بی لەسەرەوەی ئەو دوعانە بکە و حەریص بی لەسەرەوەی ئەو ئەذکارانە جێبەجێ بکاتن ئەوانە هەموو هۆکاری یارمەتی دەرن و تێگەیشتن لە حەقیقەتی نوێژ ئینسان تێدەگاتن کەوە ئەو پێویستە ڕۆژێ 5,000 لەگەر کاتی نوێژەکانیش ڕەبت کرایە بە هەندێک ڕووداوی ڕۆژ هەڵاتن ڕۆژکەتە نیوەی ئاسمانێ ڕۆژ ئاوابوون بەو ئانە وەکو تەنبیهەکە ها خاڵقەکەت هەیە ئەتوو ئەو خاڵقەوە ڕۆژی دەینی و دەبا هەستە لەو ئەو خاڵقەی عهد و پەیمانی خۆت نوێ بکەوە و بەندایەتی خۆت لە بەرامبەر ئەو خاڵقەی خۆت نوێ بکەوە کو ئەتوو مۆبایلی دادنێەوە و جەڕەس لێ دەدا ئاگادار دەکاتەوە ئەو حەڕەکەی شەو و ڕۆژ و مانگەش ئەتوو ئاگادار دەکاتەوە کە خاڵقەکەت هەیە بەڕێوەی دەبا هەستە لەو کاتانەدا بەندایەتی و پەیمانی خۆت لەگەر ئەو خاڵقەی خۆت نوێ بکەوە و نوێژ میعراجێکی بچووکە وەکو گەیشتنە بە دیداری خوای گەورە ئەگەر خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرز کردەوە بەوەی لە ئاسمانەکان بە دیداری خوای گەورە شاد بیت و گفتوگۆی لەگەر بکە ئەمەشی وەکو ئیمانداران هەمووی ڕێز لێ نایە بەوەی ڕۆژێ 5 جاران مناجات لەگەر ذاتی الله بکەین سبحانه وتعالى آخر فقرش حکمی ئەو کەسێکەوە نوێژ تەرک دەکاتن تاریکی نوێژە زانایان اختلافەچیان هەیە جمهوری زانایان دەفەرمون ئەگەر باوەڕی بە نوێژەکەی هەبیتن بەس لە تەمبەڵی نەیکاتن ئەوە کافر نابی بەڵام گوناحەکی هەرە گەورەیە و مستحقی ئەوەی دەبی وەکو حەد بکوژرێتن وەکو حەدی کو لەسەر زینا لەسەر دزی جێبەجێ دەبیتن بکوژرێتن بەشێک لە زانایانیش فەرموویتیان نا ئەو کەسە هەر کافر دەبیتن ئەگەر باوەڕیشی پێ هەبیت و لە تەمبەڵی نەکا لەبەر ئەو حەدیثەی ئەوان بە بەڵگەیان هینایە بين العبد بين الرجل والشرك ترك الصلاة يعني العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر ئەوانەی دیش کە دەرێن کافر نابی بەڵگەی دیکەیان هەیە ئەو حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە سنەنی ئەبوو داود و نەسائی و ابن ماجه و ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردیە دەفەرمی 5 صلوات كتبهن الله على العباد فمن جاء بهن لم يضيع منهن شيئا استخفافا بحقهن فمن 5 نوێژ خوای گەورە کە لەسەر ئینسانی نووسیە ئەوی بیکات و زایعی نەکا بەوەی کەوا بە سوچی سیر بکە حەقەکانی
كان الله عهد بأن يدخله الجنة للا إخوائي قول عهد بيمان دبك أو كسي ببات بهشت ومن لم يأتي بهن أو نيجان نينيتن كوات نيكاتن بشتيان يان همويان أو هاليك ددنو فليس له عند الله عهد أو بيمان لا إخوائي قول نابي إن شاء عذب وإن شاء أدخله الجنة خوا أقر ويستي ببي مشيئتي خوي دي خات باش أقر ويستي دي خات تزانم دفرمي ما دام وبي أو كسا كافر نيا كفري أكبر لبروي مشرك أو لجير مشيئة نامينيتو إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء كاتا أوانش بلغي خويان هيو أو اختلافي هل دقريتنو كوا حكمي تارك الصلاة بلام لقروي فوتا دفرمون هم علماء فوتان دني يك نويش ضايع كردني لكاتي خوي وقت كي بفوتيتن يان هرني كاتن بس يك نويجي لتنبلي أو يك لجناح جوركانا دبي إنسان خوي بباريزي وزور خطرة وكوزانا دفرمون هر أو أندا بس تاك عبادته أجر إنسان نيكا بابا ورشي بها بي كتيت اختلاف لو آية هر كافر بويان كافر نوا أخو زور قوليا كاختلاف لسر أوي هبي ككسك كافر بويان كافر نبوا واتزور نزيق ويتو لوي كوا هر هيت ما في بسر إسلامتي ونمينية خواهي قورب ما باريزي وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.